سڵاوتان لێبێ و کاتتان باش لاو کۆیاسینم لە تۆڕی میدیایی ئێستاوە مژاری ئێستاتان پێشکەشەکەم. مژاری ئێستا ئەمڕۆمان تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئەو پرسانەی کە لە چواردەوری ئەم هەڵبژاردنەیە کۆبوونەتەوە. هاوکات لە مژاری ئەم ڕۆمانە چەند ئامارێکتان بۆ دەخەمە ڕوو بۆتان ڕوون دەکەمەوە کە بۆچی سیستمی هەڵبژاردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا جیاوازە. هاوکات لەگەڵ میوانەکانمە گفتوگۆی ئەو تەوەرانە دەکەین کە وابەستەیە بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاوە. بۆچی پەیوەندی هەیە بە تەواوی جیهانەوە؟ بۆچی پەیوەندی هەیە بە ئەوروپا؟ ئایا پەیوەندی هەیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و هەرێمی کوردستانەوە؟ وەک لای هەمووتان ئاشکرایە ئەمڕۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 47مین سەرۆکی خۆی هەڵدەبژێرێت. لەم هەڵبژاردنەیە زیاتر لە 240 ملیۆن کەس 240 ملیۆن ئەمریکی مافی بەشداریکردنی هەیە لەم هەڵبژاردنەیە. بەڵام ئەوانەی کە تۆمار کراون تا هەوڵاتی ئەمریکانی کە تۆمار کراون بەپێی ئامارەکان نزیکەی 160 ملیۆن کەس دەبن. واتە 240 ملیۆن نزیکەی 240 ملیۆن خود زیاتر لە 240 ملیۆن کەس مافی بەشداریکردنی هەیە لە پرۆسەکەیە، بەڵام 160 ملیۆنیان تۆمار کراون بۆی کە دەنگ بدەن. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە وەک چۆن لە هەرێمی کوردستانەیە هەڵبژاردننی تایبەت یاخود هەڵبژاردننی پێشوەخت هەیە. بەپێی ئامارە ناڕەسمیەکان زیاتر لە 77 ملیۆن کەس لە دەنگدانی تایبەت یاخود دەنگدانی پێشوەختەدا دەنگی داوە. وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاوە سیستمی هەڵبژاردن لە ئەمریکادا جیاوازە. بەواتایەکی تر تۆ ئەگەر هاوڵاتیەکی ئەمریکی بیت ڕاستەوخۆ کاندیدی براوە دیاری ناکەیت، بەڵکو دەچێتە کۆلێژی هەڵبژێرانی ئەمریکاوە، لەوێوە لەسەر ئەساسی دەنگەکەی تۆ دەنگ بە کاندیدی براوە دەدرێت. ئێستا بۆتان ڕوونەکەمەوە چۆن. کۆلێژی هەڵبژێرانی ئەمریکا وەکو ئەنجومەن یاخود با بڵێن ئەنجومەنێکە کە ئەنجومەنێکی کاتیە، واتە دوای هەڵبژاردن ئەم ئەنجومەنە هەڵەوەشێتەوە و نامێنێ هیچ پلۆپۆست و ئیمتیازاتێکی حکومیان نییە. کۆی ئەندامانی ئەم ئەنجومەنە یاخود ئەم کۆلێژی هەڵبژێرانە پێک دەر لە 538 ئەندام. هەر ئەندامێک یاخود با بڵێن هەر ویلایەتێک لەم ویلایەتانەی کە هەیە ژمارەی دەنگەکان یاخود ژمارەی کورسیەکان تیان جیاوازە. ژمارەی کورسیەکان جیاوازی ژمارەی کورسیەکان وابەستەیە بە جیاوازی ژمارەی دەنگەکانەوە. ئەگەر هاوکاران بیگەڕێنەوە سەر ئەو گرافیکەی پێشووتر دەمەوێت ڕوونکردنەوەی زیاترتان بمێ. وەک دەبینی لێرە بۆ نمونە ویلایەتی کالیفۆرنیا زۆرترین کورسی هەیە بەراورد بە ویلایەتەکانی دیکە. بەنمونە ئەگەر دۆناڵد ترامپ هەڵبەت دوو کاندیدە سەرەکیەکە وەرەگرین، دۆناڵد ترامپ و کاملا هێرس وەرەگرین. ئەگەر لە ویلایەتی کالیفۆرنیا دۆناڵد ترامپ 100 دەنگ بێنێ بەنمونە وەریەگرین، ئەگەر 100 دەنگ بێنێ کاملا هێرس 99 دەنگ بێنێ، ئەوە دۆناڵد ترامپ تەواوی ئەم 54 دەنگە واتە تەواوی ئەم 54 ئەندامی کە لێرە هەن وەکو نوێنەرایەتی خەڵکی ئەوێ خەڵکی ئەم ویلایەتی کالیفۆرنیا دەنگ بە دۆناڵد ترامپ ئەیەن، دۆناڵد ترامپ سەرەکەی. واتە جیاوازی تەنها دەنگێک ئەتوانێ مێزەکە بەسەر ئەوی ترا قڵب بکاتەوە. لە کۆلێژی هەڵبژێرانی ئەمریکادا ئەگەر بچینە لای سلایدی دواتر کاندیدەکان پێویستیان بە 269 دەنگ زائید یەک دەنگی تر هەیە. واتە ئەم دەنگانە جیاکراوە نیە 269 دەنگ و زایدەن یەک دەنگ بۆ ئەوەی ئەو کەسەی کە دەچێتە ئەم کۆلێژەوە دەنگی زۆرینە بەدەست بهێنێ و بیباتەوە. هەر ویلایەتێک وەک ئاماژەم پێکرد ژمارەی دەنگەکانی جیاوازە، بە نمونە کالیفۆرنیا 54 بەڵام ئالاسکا 3 54 کورسی بە 3 کورسی. ئەمە ژەکەوێتە سەر ژمارەی دانیشتوان، ژمارەی دانیشتوان لێرە زیاترە و لێرە کەمترە، وەک بازنەکان کە لە هەرێمی کوردستان هەبوو لە سلێمانی هەولێر جیاوازیە. لە هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا 4 کاندید هەیە کە ڕکابەریەکەن، دوانیان ڕکابەری سەرسەختن و حزبەکانیان ڕکابەری لە مێژینیانێ. یەکەمیان کاملا هێرسە کاندیدی دیموکراتەکانە، دووەمیان دۆناڵد ترامپە کاندیدی کۆماریەکان. هەر یەکە لەم دوانە ڕکابەرێکی سەخت هەیە بەراورد بەم دوو کاندیدەی تر لە نێوانیاندا، بەو پێی کە وەک ئاماژەم پێکرد حزبەکانیان ڕکابەرێکی سەخت هەیە لە نێوانیاندا.
هەرێکەشیان کارنامەیەکی تایبەت بەخۆی هەیە ئەوەی کە پێی دەناسرێتەوە دۆناڵد ترامپ وەکو زۆرێک لە شارەزایان ئاماژەی پێکەن بابەتی ئابووریە بە شێوازە ئابووریەکەی خۆی ناسراوە یەکێک لەوانەوەی کە ئەڵێ ئەگەر دەربچم سەدا دە باجە خەمە سەر هاوردەی کاڵا ئەوروپیەکان و هۆشداریش دەداتە چین کە بە هەمان شێوە بڕی سەپاندنی باش بەسەر و کاڵانی کە دێتە ناو ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاوە زیاترەکە هەرچی کاملا هێرسیشە وا قسە و باسی لەسەر دەکرێت کە پەیڕەوی سیاسەتەکانی جۆ بایدنەکە و سیاسەتەکانی ئەو درێژە پێدەدا کاندیدێکی ترمان هێ ناوی جیل شتاینە کاندیدی پارتی سەوزە کە ئەم خۆی پزیشکە لەگەڵ کۆرنێل وێست کە ئەم کاندیدی سەربەخۆیە و چالاکوانێکی سیاسی و فەیلسوفیشە دەمێت سەرنجتان بۆ خاڵێکی تر ڕابکێش لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە کەسی براوە چۆن دیاریەکرێت بە شێوەیەکی گشتی وەکو چۆن لای خۆمان ئەنجامە بەرایەکان بڵاوەکرێتەوە پێش ئەنجامە ڕسمیەکان بە شێوەیەکی گشتیش لەوێ وایە ئەوە دەکەوێتە سەر هەر ویلایەتێک بەجیا هەر ویلایەتێک بەجیا ئەنجامی بەرای خۆی ڕاگەنێ کە تا ڕادەیەکی زۆر کەسی براوە دیاری ئەکرێت بەڵام میکانیزمەکەی بەم شێوەیەکە بەرپرسانی ناوخۆیی ئەو ویلایەتانە ڕۆژانی دوای هەڵبژاردنەکە ژماردنەوەی دەنگەکان تەواو دەکەن ئەنجامەکانیان بۆ بەرپرسانی ویلایەتەکان دەنێرن ئەوانش ئەنجامەکان پەسەند دەکەن دوای دەنێرن بۆ بەرپرسانی فیدراڵی و دەبێت هەموو ویلایەتەکان تاوەکو 11 کانونی دووەمی 2025 کارەکانیان تەواو کردبێ بۆ ئەوەی بتوانن لە حەڤەی کانونی دووەمدا دەنگەکانیان بۆ سەرۆک و جێگیری سەرۆک هەژمار بکەن یاخود دەنگ بدەن بەو کاندیدەی کە زۆرترین دەنگی هێناوە لەگەڵ ئەوەشدا پێویستە کاندیدی دەرچوو واتە هەر یەک لەم 4 کاندیدە کاملا و دۆناڵد و جیل و کۆرنیل پێویستە لە 20 کانونی دووەمی 2025 سوێندی یاساییان خواردبێت و دەست بەکار بکەن هەر سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا میوانێکمان ئامادەیە دەچینە لای ئەو میوانە هەڵبەت دکتۆر ڕامیار جەمال مامۆسای زانکۆی با سکایپ لەگەڵمانە دەچینە لای کاک دکتۆر و گفتوگۆیەک دەکەین لەسەر بابەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بزانین هەڵبژاردنەکان بە شێوەیەکی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بۆچی وابەستەی جیهان بووە و پەیوەندی چییە بە کوردەوە پەیوەندی هەیە بە کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەڵام ناوڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێین وڵاتە کاک دکتۆر سڵاو لێ بێم کاتەوە باش سپاس بۆ دەرفەتەکەت هەڵبەتە لە ڕێگەی سکایپەوە کاک دکتۆر لەگەڵمانایە سپاس بۆ دەرفەتەکەت کاک دکتۆر زۆر سپاس خۆشحاڵم لەگەڵتانە زۆر سپاس بۆ تۆ کاک دکتۆرجان سەرەتامێ بەو پرسیارە دەست پێ بکەین بۆچی هەموو جیهان چاوی لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکایە بۆچی ئەمەندە گرنگە بەلای جیهانەوە بەڵێ ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە 5 نۆڤەمبەرە 5 نۆڤەمبەری 2024 ڕۆژێکە کە هەر یەکێک لە کامالا هاریس و دۆناڵد ترامپ چاوەڕوانی ئەم ڕۆژە بوون ئەوان پێشبڕکێ دەکەن کە یەکێک لەوان ببن بە سەرۆکی ئەمریکا هەڵبژاردننی سەرۆکی داهاتوو کە یان ئەم سەرۆکە ئەبێت کە سەر بە پارتی دیموکراتەکانی یا پارتی کۆماریەکانە گرنگە بۆ جیهان گرنگە و ئەم ڕوودا و جەنگانە گرنگە کە ئێستا لە جیهاندا هەیە و خودی ئەمریکا گرنگە ئێستا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە چەندین کێشەی ناوخۆیی ئابووری هەڵاوسان و ئەم دابەشبوونە سیاسە دەڕوا کە هەیە لە وڵاتەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەمان شەوە دەتوانین کە بڵین دەکوڵێت لە جەنگدا ئەوروپا شەر بە هەمان شێوە ئیستقرار نییە لە ئەفریقا کێشە هەیە لە لاتینی ئەمریکا هەر بە هەمان شێوە کێشە هەیە بۆیە وڵاتێکی چارەنووساز ببن وڵاتێکی کاریگەر وڵاتێکی وەکو ئەمریکا کە دەتوانێت ڕۆڵی زۆر گرنگی هەبێت بەسەر ئەم کێشە و ئەم زانێک ئەم جەنگانی کە لە جیهاندا هەیە زۆرە هەڵبژاردنێکی ئاوا زۆر گرنگە و ئەم سەرۆکێکە هەڵدەبژێدرێت گرنگی خۆی هەیە کە ئایا ئێمە تا چەند و تا چ کاتێک دەتوانین کە شاهدی ئەم جەنگ و ئەم خوێناویانە بین کە لە جیهاندا دەگوزارێت وەکو
ئیسرائیل و فەڵەستین بنمونە. زۆر باشە. پرسیارێکی تر لێرایەتە ئاراوە کاک دکتۆر. تاوەکو ئێستا دوو کاندیدی سەرەکی هەیە لە هەڵبژاردنەکانە. باشە؟ ڕکابەرێکی تند لە نێوانیانە هەیە. چی شتێک هەیە ئەم ڕکابەرێت توندەی دروست کردووە؟ بۆچی ئەوترێت ڕکابەرەکان سەختە؟ هەر کاتێکە ڕاپرسیەکرێت لە ئەمریکا، ڕاپرسیەکان هەندێک کاتەیە بەلای ترامپ ئاشکێتەوە، هەندێک کاتەیە بەلای هێرسا ئاشکێتەوە. جیاوازی ئەم دوو کاندیدە لە چییە؟ بۆچی ئەم ڕکابەرێ سەختە دروست بوو؟ ئەزانی لە 200 ساڵی ڕابردوودا یا بە تەقیق بڵین نزیکی 170 ساڵی ڕابردوو دوو پارت کۆنتترۆلی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایان کردووە کە دانیشتوانەکەی بە 140 میلیۆن کەس دەخەمرێنرێت. ئەمڕۆ 240 میلیۆن کەس مافی دەنگدانی هەیە. ئەم دوو پارتە زۆرترین ڕێژەی دەنگدەرانیان هەیە بە هەمان شێوە کە بە ویلایەتەکاندا دابش بوون. ئەمە ئەکە بەس لە باز لە ڕەهەندی دەنگدەران و جوگرافیای سیاسی وڵاتەکە بکەین و لە ناو خۆشیاندا ئەم دوو کاندیدا نافەسەی زۆرتون دەکەن چکە دابش بوون و دەتوانین کە بڵین کۆمەلگای کوردی لەمڕۆ کۆمەلگای ئەمریکی ببوورە لە ئەمڕۆدا ینی ئەوەندە دابش بووە کە تەنها مەگەر بتوانین دابشبوونەکەی بشکێنین بۆ کاتەوە کە جەنگی ناوخۆیی هەبوو لە ئەمریکا وەسم ساڵی 1860 بۆ 1865 بۆیە بەڕاستی منافەسەیەکی زۆر شەدید زۆر توند لە نێوانیاندا هەیە. زۆر وڵاتان بەشێکی وڵاتان چاوەڕێی ئەوە دەکەن کە کامەلا ببێت بەسەرەوە بۆ بەشەکەی تر دۆناڵد ترامپ ببێت بەسەرەوە. بەڵام سەبارەت بۆی کە ڕاپرسەکان وتت بە پێچەوانەوە ئێمە وەکو چاودێران وەکو ئەکادیمیان تا دوو مانگیش لەمەوە بەرپێمەوە بوو کە 100% دۆناڵد ترامپ بۆ کاتەوەی کە هەوڵی تیرۆرکردنی درا دەبێتەوە بەسەرەوەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا. بەڵام بە پێچەوانەوە زۆربەی ڕاپرسیەکانی ئێستا زۆربەی ئەمە بە پێشبینی خۆشمان بڵین زۆربەی ڕاپرسیەکان کەکراوە پێشبینی سیاسیەکان پێشبینی شارەزایانی سیاسی ئەم ئەگەرانی کە وا دەکەن کەسێک ببێت بەسەرۆک لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەمووی لەگەڵ ئەوەن کە کامەلا هاریس ببێت بەسەرۆکی ویلایەتی. باشەکانی تۆرەمە لێرە پرسیارێک بکەم واتە کارنامەکانیان هیچ ئەو گرنگجێوتۆی نییە هیچ لە مەسەلەی هەڵبژاردن ناگۆڕێت کارنامەکانیان؟ خۆی نەخێت لەوێ وڵاتەکە وڵاتێکی یاسا ئەوان ئەڵەن we are country of law country واتە ئەمە کە ئێمە لەلای ئێمە یاسا هەیە لەلای ئێمە دەستور هەیە ئێمە پابند دەبین بە بەڵەنەکانەوە ئەمان دەبێتی زۆریان کردووە قسەی زۆریان کردووە بێگومان دەبێت کە کارنام ئەوەی کە هەیەنا پابند بن بەوەی کە با بڵێن دایان ڕۆشتە ئەوان چیان وتووە بە خەڵکو و بە دەنگدەرانی خۆیان. بەڵام لەوێ هەندێک مژار زۆر گرنگی بۆ خەڵکی ئەمریکا هەیە. بۆ منە ئێستا هەڵاوسانی ئابوووریەکێک لە کەشەکان لە دوایین بانگەشەی خۆیدا کە چەند ساعاتێک لەمە بەر کامەلا هاریس کردی وتی ئێمە ئەم هەڵاوسانێک کە ئێستا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە هەوڵ دەدەین چارەسەری بکەین هەوڵ دەدەین کە حەلێک بۆ ئەم بەتاڵەیە یا بۆ نەبوونی هەلیکارە دۆزینەوە کە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکادا هەیە. ئەمانە زۆر گرنگن کێشەی ئیسرائیل و فەڵەستین هەر بە هەماشە کێشەی ئۆکرانیا ئەم دابەشبوونە سیاسی کە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکادا هەیە ئەمانە مژاری سەرەکین بۆ دەنگدەرانی ئەمریکا و لەسەر ئەم ئەساسا ئەوان دەنگ دەدەن بە تایبەتی لانی ئەمنی و لانی ئەڵێن ناسەقامگیری ئابووری کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا. باشە کاک دکتۆر ئەم هەڵبژاردنە ئەمەوێت دقیق بینەوە هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هەڵبژاردنە دقیق چ پەیوەندیشی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خودی هەرێمی کوردستانەوە هەیە؟ خۆی بەڵە تەسیری زۆریشی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. ئێمە هەرێمێکی کوردستان ئێمە هەرێمێکین کە سەر بە حکومەتی ناوەندی سەر بە عێراقین و ئەگەر چەند ساڵی ڕابردووی ئێمە جۆرێک لە سەربەخۆی باشمان هەبووە ئێستا جۆرێک لە سەربەخۆیشمان لەدەستداوە واتە ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەبێت پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەبێت و بێگومان ئەوەی کە لە عێراقدا دەگوزرێت 100% پەیوەندی بە ئەمریکاشەوە هەیە. ئێمە دەزانین کە دوو لاعیبی سەرەکی جگە لە عێراقیەکان خۆیان لە وڵاتی لە کۆماری عێراقدا هەن ئەوانیش ئێران و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆیە بێگومان ئەمەی کە دەبێت بەسەرۆک تەسیری زۆری هەیە تەنانەت بە خودی دانانی سەرۆک وەزیران سەرۆک کۆمار و بێگومان ئێمە ئەوەش دادەنێن بۆ هەرێمی کوردستان و ئەمریکا هەرێمێکی سەقامگیری پڕ ئەمنیەت کە تیایدا ئەمنیەت هەبێت ئاسایش هەبێت زۆر گرنگە. بۆیە ئێمە لەم ڕەهەندەوە دەتوانین کە بڵین ئەم هەڵبژاردنە پەیوەندی بە هەرێمی کوردستان بە هەرێمی کوردستانەوە هەیە. لە ڕەهەندێکی تریشەوە ئێمە دەبێت جیاوازی بکەین لە نێوان حزبی دیموکراتەکان و حزبی کۆماریەکان لە حزب کۆماریەکان بگورە پارتە دیموکراتەکان زیاتر بە بڵین پارتی
دیموکرات ئەوەی کە لەوێ زیاتر با بڵین بە ئینسان دۆست ناسراون بە مرۆڤ دۆست ناسراون بە لاشەر ناسراون ئەوان دەیانەوێ بۆ منە کۆتایی بە جەنگی غەزە بهێنن بە شێوازێکی ئاشتی خوازانە کە بێگومان لێرەدا دەتوانین بڵین ڕەهەندی سیاسی و ئەمنی و ئابووریشی بۆ عێراق و دوایدا بۆ هەرێمی کوردستان دەبێت ئەم جەنگی کە ئێستا هەیە جەنگی فەڵەستین پەیوەندی ڕاستەخۆی هەیە بە ئەمریکا ئەم کەسەی کە یەکێک لە سەرۆکەکان کە دەبێت بەسەرۆک دەیەوێت کۆتایی بەم جەنگە بهێنێت بێگومان تەسیری ئیجابی بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر عێراقیە چکە بوونی جەنگێک لەوێ بێگومان کێشەیە بۆ ئێمە دەبێت بزانین کە لە وڵاتی عێراق ئەم چەکدارانە هەن دۆزن میلیشیاکانی عێراق یا بۆ من ئەم میلیشیانی کە لە یاسا دەرچوون لە ئێستادا ڕاستیدا کە ئیسرائیل کێشەی بۆ عێراق دروست نەکردووە یا بە شێوازێکی ڕاستەوخۆ مباشر هێشی نەکردوتە سەر میلیشیاکان دەتوانین کە بڵین سوودە بۆ ئێمە سوودە بۆ هەموو عێراقیەکان چونکە ینی بەڕاستی ئینزاری زۆر یا بە بڵین ینی ئۆکەی زۆر دراوە بە ئیسرائیل کە هێرش کاتە سەر ئێرە ولا ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر عێراق بێگومان دۆلار بەرز دەبێتەوە هەڵاوسان زیاتر دەبێت کێشەی ئابووریەکە کێشەی ئەمنی دروست دەکات کێشەی پەنابەران بۆ دروست دەکات وەکو بڵین پەنابەری ناخۆی بۆی دەتوانین بڵین هەموو ئەمانە ئەم جەنگێک هەیە ئەم هەڵبژاردنەی کە لە ئەمریکا دەکرێت و ئەو سەرکەی دەوێت کۆتایی بەم جەنگە بهێنێت تەسیری بۆ سەر هەرێمی کوردستان هەیە ئەمە ئەگەر بەس باسی با بڵین فەڵەستین بکەین ئەگەر لە ڕەهەندێکی ترشەوە سەیریکەین بۆ منە ئێستا با بڵین لە ئەگەری دەرچوونەوەی دۆناڵد ترامپ کە بەڕاستی خۆی ئێستا دەنگەکانی خۆیدا بەزاندە ناتوانین کە بڵین سوودا بۆ هەرێمی کوردستان کە ئەگەرچی من پێم وانە هیچ یەکێکیان لە سەرۆکەکان سوودێکی ئەوتۆ هەبێت بەڵام دەتوانین کە بڵین هەڵبژاردننی سەرۆکێک کە لە پارتی دیموکراتەکانە بۆ هەرێمی کوردستان باشتر وەکو لە کۆماریەکان نەک لە بەرخودی پارتی کۆماری بەڵکو لە بەرخودی دۆناڵد ترامپ کە کەسێکی تاجرە کەسێکی کە سیاست لە سەبارەت بە کوردەکانی ئەمریکا ئەمەوە پرسیارەت لێ بکەم کوردەکانی ئەمریکا چۆن ئەبێ مامەڵە لەگەڵم هەڵبژاردنە بکەن خۆی ئەزانی چۆنە کوردەکانی ئەمریکا ناتوانین کە بڵێن تەسیرێکی وایان لەسەر ویلایەتە دووەکانی ئەمریکا هەیە ئەوان لەوێ لاجئن پێم وان نزیکەی چەند دەهزار کەسێک ئەڵێ ئەگەر من دەربچم یاسای کۆچبەری بۆ پێی کە هەیە ئەوروپیەکان باسیەکەن ئەڵێ یاسای کۆچبەری تونگترە کاتەوە هەڵبەت ترسێکی ئەوروپیەکان وڵاتانی ئەوروپیشە لەو ڕۆمە بەسمە پێویستە چی بکەن چۆن مامەڵ لەگەڵم بارودۆخەیە بکەن ئەمە خاڵێکی سلبیاتە وەکو پێم وتی هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ کە ئەمە دەمی سەر ئێستا پێشوەی کە پرسیارەکە پێ من دەمیسەوەتەوەکەم هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ بۆ کوردەکان باش نییە بۆ ئەو نەتوانێت کەژێت دەستن باش نییە بۆ ئەوانەی کە بۆ منە لاوازن کەمەندامن یا بۆ منە با بڵین دۆخی ئافرەتان باش نییە و بێگومان ئەمە کوردەکانیش دەگرێتەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چکە دۆناڵد ترامپ پێی وایە کە پەنابەران وڵاتەکان وڵات باڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داگیر کردووە ئەو ئەگەر دەرچێتەوە بەڵێنیشی بە دەنگدەرانداوە کە بەشێکی زۆری دەنگدەران بۆیە دەنگی پێدەدەنەوە کە شتێکی وابکە کە دەنگدەران حەف کۆچبەران بڕۆن دەرەوە لە وڵاتە یا بوو من ڕۆڵیان نەدەن و ئەمەش بێگومان کوردەکانش دەکرێتەوە بۆی بۆ ئەوان باشتر وایە کە پشگیری خۆیان لەم حاڵەتەدا بۆ کامەلا هاریس دەربڕان و زۆربەی کۆچبەرانیش کاکلااو ئەویان گرنگی بن زۆربەی کۆچبەران ڕەشپێستەکان ئافرەتان دەنگ بۆ کامەلا هاریس دەدەن نەک بۆ دۆناڵد ترامپ زۆر باشە کاکتۆر ئەمە بکەمە کۆتا پرسیار ئەمە با بێتە پێشبینی پێم خۆشە پێشبینی بەڕێزێ بزانم پێشبینی دەکەیت کامیان براوە بن کاملا یاخود دۆناڵد ترامپ وەکو پێم وتی زۆربەی ڕاپرسیەکانی ئێستا ڕسەرچەکان کێکراوە think تانکەکان هەموو پێشبینیەکان بۆ لای کامەلا هاریسن بۆ من بەڕاستی پێشبینی دەکەم کە کامەلا هاریس دەبچێت ئەگەرچی کامەلا هاریس ئەم کاریزما و متمانە و خوبوونی نییە کە ترامپ هەیەی بەڵام پێم وایە زۆربەی زۆری جیهان و دەنگدەرانی ئەمریکاش کە ڕۆڵی گرنگیان لە یەکلاکردنەوەی ئەم ژارە هەیە ئاماژە بۆ دەکەن کە کامەلا هاریس دەبێتەوە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بێگومان بەیانیش ئەنجامەکان دەزانین وەڵا پرسیارێکی تریش ئێستا مێشکە لە کارنامەی ئەم دوو کاندیدا ڕکا بەرەسەر سەختەیە چی شتێک سەرنجی توێ ڕاکێشاوە لە هەردووکانە بە نمونە لە کاملا و لە دۆناڵد ترامپ چی شتێک هەیە سەرنجی توێ ڕاکێشاوێ وڵێ ئەمە شتێکی باش ئەم ساڵ سەمودارێکی سەرەکی ڕوویاندا کاکلاوە یەکێکیان ئەو بوو کە جۆ بایدن خۆی لە کاندیدی سەرۆکایەتی کشایەوە کە ئەمە یەکەمین جارە لە تاریخی ئەمریکادا کاندیدێک بکشێتەوە بەهۆی باڵی نەخۆشیەوە هاتنی کامەلا هاریس و ینی باڵی دیاریکردنی ئەوان بەڕاستی سەرنج ڕاکێش بوو پێم وتی
هەرچەندە کە ئەو ئەگەری هەیە ببێتە سەرۆکی ویلایەتەکانی ئەمریکا، بەڵام من بەڕاستی بە سەرۆیەکێکی بەهێز یا کاریزمان نایبینم و خودی تیرۆرکردنی دۆناڵد ترامپ کە هەوڵی تیرۆرکردنی ئەو درا بە هەمان شێوە سەرنجڕاکێش و بەڵام ئەوەی کە بەلای منەوە سیرە ئەوەیە کە بەڕاستی ڕاپرسیەکان ئەگەری دەستەوەی دۆناڵد ترامپیان قەڵب کردو، یعنی پێچەوانیان کردو، چکە ئێمەمانە هەمومان پێماوە بوو کە 100% دۆناڵد ترامپ بێت بە سەرۆکی ویلایەتەکانی ئەمریکا، بەڵام ئێستا ئەو پێشبینیانی کە هەیە زیاتر بەسەر کامەلا هاریسن شتێکی بڵێن بۆ لای کامەلا هاریسن شتێکی تریش بڵین ئەوش گرنگە ئەوەیە کە لە هەڵبژاردننی پێشوەختەدا کە تا ئێستا نزیکی 80 میلیۆن کەس دەنگیان داوە، ئەکسەریەتی ئەوانەی کە دەنگیان داوە بۆ لای کامەلا هاریسن، ینی دەنگیان بە کامەلا هاریس داوە تەنها لە 30 دەنگی بە دۆناڵد ترامپ داوە. بۆی ئەوەش بەڕاستی بۆ ئێمە جێگای خاڵێکی سەرنجڕاکێشە. دکتۆر ڕامیار جەمال، مامۆستای زانکۆ، زۆر سپاس بۆ دەرفەتەکەت، زۆر ئەرکت کێشە. کاتێکی خۆش. هەر پەیوەست بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاوە کۆمەڵێک پرسیار وەک لە پێشتر ئاماژەم پێکرد، کۆمەڵێک پرسیار دێتە ئاراوە. بۆچی ئەوروپا کۆمەڵێک پێش هەڵبژاردن، بۆچی کۆمەڵێک سیناریۆ داڕشتەوە، یاخود ئەم هەڵبژاردنە پەیوەندی چییە بە کێشە و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە؟ چارەسەرێکا چارەسەری ناکە ئەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا؟ بۆ ئەم پرسە و چەند پرسێکی تر گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر پشتیوان فەرەج، مامۆستای زانکۆ. دکتۆر ژیان زۆر بەخێربەی لە کاتماگرتی. زۆر سپاس کاکلاوە. دکتۆر ژیان، ئەمەوێ سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم، با گشتی کەینەوە. هەڵبژاردننی ئەمریکا بە شێوەیەکی گشتی بۆچی وابەستەی جیهانە و ئەم هەڵبژاردنە بۆچی بەم شێوێ، بۆچی هەموو جیهان چاوی لەسەر ئەم هەڵبژاردنەیە و ئەیانێ بزانن دوای ئەم هەڵبژاردنە کێ ئیباتەوە؟ دەم خۆش. هەڵبەتە ئەو پرسیارێکی زۆر گرنگە. هەمومان ئەزانین ئەو شتێکی شاراوە نییە کە ئەمریکا زلهێزترین وڵاتی سەرگۆی زەویە، بەهێزترین ئابووریە لە سەراسی جیهانە، لە ڕووی سەربازیەوە زیات لە 157 وڵاتنکەی سەربازیە، بۆیە بە نسبەت هەموو وڵاتانی جیهانەوە زۆر گرنگە بۆیان نەکلایی بێتەوە ئایا دیموکراتەکان کۆماریەکان هەڵبژاردنە ئەبەنەوە. هەڵبەتە ئەم هەڵبژاردنە زۆر جیاوازە لە هەڵبژاردنەکانی پێشوو، لەبەرەوەی بۆیە کە من جارە لە دیموکراتەکان ژنێک کاندیدە کە بە بردنەوەی ڕیکۆردێکی نێت تۆمارەکە بۆ 47هەمی سەرۆک کۆماری ئەمریکا، ئەوەی شەوەیە کە یەکەمین جارە ژنێک خۆی کێبرکەی پۆستی سەرۆک کۆماری بکات ئەگەر دەرچێت. مەبەستەکەم پێشتر کاندیدە بووە. لەما کاتە دەرچوونی هاریس بۆ یەکەمین جار ژنێک ئەبێ بە سەرۆک کۆمار، بۆ یەکەمین جار خانمێکی با بڵێن خۆمان ئەڵێن ڕەشپێست دەبێ بە سەرۆک کۆمار، یان خانمێکە لە پاشخانێکی خەڵکی باشووری ئاسیا ببێ بە سەرۆک کۆمار. ئەمە هەموو دنیا بە تەواوەتی چاوەڕوانی ئەوەکەن ئایا ئەو ژنە خانمە بێ بە سەرۆک کۆماری ئەمریکای یان ترام کە هەمومان دەزانین لە خولی پێشووە سەرۆکایەتی ئەمریکای کردووە و کەسێکە کە بە هەڵتونەکانی ناسراوە، کەسێکە کە تەنان ناو خودی کۆمارەکانیشە پێشببینی جوڵی داهاتووی ناکرێت. بۆیە بە نسبەت زۆربەی وڵاتانی دنیاوە بە نسبەت ئەوروپاوە، ڕۆژهەڵاتی ناڕاستەوە، ئەفریقاوە، ئاسیاوە، زۆربەی وڵاتانی ناوچەکە گرنگێکی زۆری هەیە. باش، دەمەوێت بچینە هەر لە قسەکانی خۆتا بچینە ئەوروپا. وەک پێشتر ئاماژەم پێکرا، ئەوروپا کۆمەڵێک سیناریۆ ئامادە کردووە، بە پێی ئەم سیناریۆیانە ئەڵێ ئەگەر ترامپ دەربچێ ئێمە بەم شێوەیە خۆمان ئامادە کردو، ئەگەر کاملا هێرش دەربچێ بەم شێوەیە خۆمان ئامادە کردو. پەیوەندی چییە هەڵبژاردننی ئەمریکا بە ئەوروپا؟ دەم خۆش. هەڵبەتە پرسیارەکە زۆر پرسیارێکی بەبایەخە، بەڵام وەڵامدانەوەی ئاسان نییە. بێتە گەیشتن لە پاشخانە مێژووی فکرەکەی دروستبوونی یەکێتی ئەوروپا. یەکێتی ئەوروپا هەر لە سەرەتا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە دروست بوو وەکو کوتلەیەک بۆ نەهێشتنی سنوورەکان، وەکو کوتلەیە بۆ ڕێزگرتن لە مافی مرۆڤ لەو بەهانەی ڕۆژاوا پێی ناسراوە، لەوان لە گرنگترین یان مافی مرۆڤ و دیموکراسیە. بۆ ئەوروپا زۆر گرنگە کە ئایا دیموکراتەکان یان کۆماریەکان
پۆستەیەک لایەکەنەوە تاوەتی لە بارودۆخێکە کە ئیسا دنیا گەڕاتەوە دنیای فرەجەمسەری لەم چەند ساڵی ڕابردووان لە دوای کۆڤیدەوە دقەتمان ناکە دنیا بەرەو فرەجەمسەری گەڕایەوە ئەمریکا پاشەکشەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپاش کرد ئەمە وای کرد کە رووسیا پەلاماری ئوکرانیا بە هەوڵی فراوانخوازی خۆی پەلاماری ئەوروپا باەکە لە وڵاتانە ئۆکرانەیە کامەش لە ڕووی مادی و لە ڕووی سەربازی و لە ڕووی ئەسکەری و لە ڕووی ئابووریەوە زەختێکی زۆر گەورەی لە سەرێکێتی ئەوروپا دروست کرد ئێستا بە ئەو دەنگۆیی کە هەیە وەک لە کاتی بانگشەکان شابینیمان ترم بانگشەوەی کرد کە بە ڕۆژێکە توانێت جەنگی ئۆکرانیا کۆتایی پێبێنێ چاوەکان لەسەر ڕۆژهەڵاتی ئەوروپاشن ئەوترێ دوایەمە بژاردنە گۆڕانکاری گەورە ڕۆیە ئەم شتە دروستە بەڵێ بەدڵنیاوە بە بۆچوونی من ئەگەر ترمپ ببێت بەسەر کۆماری ئەمریکا جۆرێک لە چەند ساڵێکە لە ئەوروپا ڕاستڕەوە تونڕەوەکان لە هەڵکشانان وەکو بینیمان لە فەڕەنسا لە نەمسا لە زۆر وڵا هەنگاریا لە بۆسنیا هەرزۆگۆفیا ڕاستڕەوە تونڕەوەکان تا دێت لە هەڵکشانان کە تەنان داوای ئەوەکەن وڵاتەکان لە یەکێتی ئەوروپا بکشێتەوە جۆرێک لە بێسەروبەرەیی دروست بووە کە ئەو یەکێتی ئەوروپا بینیمان بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیاوەوە لەبەرەوەی بەهۆی دەنگدانی ڕاستڕەوە تونڕەوەکانەوە بوو جا ئەگەر تەماشای ئەوروپا بکەین ئەوروپای ڕۆژهەڵات دەرچوونی ترەمپ جۆرێک لە برەودانە شەرعێدانە بەو گوتارە پۆپیلیستە تونڕەوە نەتەوە پەرستە دژە کۆچبەرەی کە هەیە ئەگەر دقەتاندا بێ ئەم شەو گەرمترین بانگەشەی ڕژاردن هەبوو هەرێک لە کامالە هاریس و ترامپ بانگەشەی خۆیان کرد ڕاستەوخۆ لە کەناڵی ABS پەخشەکراون تەماشای هەردوو بەرنامەکەم کرد بەژیانم من بە گوتاری وا دژە کۆچبەر و ناسیۆنالیست و پۆپولیست و تونڕەوی وەکو ترەمپم نەبیانیان بۆی دەنگ بە ترامپ مەسەلەی کۆچبەری بەتاکید مەسلەی پرسی کۆچبەری ئەمریکا وەکو ئەمن ئاسایشی وڵاتەکە وەکو بەژۆندی نیشتمانی و ئاسایشی وڵاتەکە لێڕوانێ نەک تەنها لە ئەمریکاگە دقەتا بێ لە ئەوروپا و لە بەریتانیاش جۆرێک لە دیاردەیەک هەیە کە دیاردەی دژە کۆچبەریە دژی مافی مرۆڤە لەگەڵ ئەوانان کە ئەم کەسانە بگەڕێنەوە بە وڵاتی خۆیان ترەمپیشێکی لە بەڵانە گەورەکانی ئەوەیە کە ببێ سەرۆک کۆمار 20 ملیۆن کەس ئاودیوی سنوورەکان ئەکاتەوە بۆیە بە شێوەی گشتی هەڵبژاردنەکانی ئەمریکا گرنگی زۆری بۆ ئەوروپا هەیە بە دەرچوونی دیموکراتەکان بە پێچەوانەوە ئەتوانین بڵێن پرینسیپەکانی وەکو مافی مرۆڤ و وەکو دیموکراسی و وەکو فرەڕەنگی و فرەدەنگی و گرنگیدان بە کەلتور برەوێکی زیاتری پێدرێ و پرسەکانی پێکەوە ژیان و تۆلەرەنس یەکتر قوبوڵکردن برەوێکی زیاتری پێدرێ بە پێچەوانەیشەوە دەرچوونی کۆماریەکان بە چوونی ترامپ جۆرێک لە شەرعەدان بە پۆپولیست بە گوتارێکی ناسیۆنالیست بە گوتارێکی بە کوردەکە خۆمان بڵێن نەتەوە پەرست بەڵام دژی کۆچبەران دێتارەوە باشە بە گوتەکانی تۆ ڕەت بکەمەوە بە پیوەستمەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بخۆ دەزانی گرژی ئاڵۆزیەکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەری هەڵداوە غەزە و فەڵەستینە لای لوبنانە لای یەمەنە سووریایە وردە وردە بە پێی قوتەی شارەزایان و بە پێی و کەسانی کە شارەزان لەبارەوە پێوتی مامۆسایانی و جەنابێت ئەوترێ پریشکەم ئاگرە زیاترە بێ هەتا وەکو جۆ بایدن سەرۆکی ئەمریکا جەختی لەوە کردەوە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا چ گۆڕانکاریە گەێنێتە ئاراوە بە پێوەی کە ئەگەر بۆ نمونە کاملا هێرز دەربچێت و دۆناڵد ترامپ دەربچێت توانی پێم بڵێ دوو سیناریۆ کە چیە بێت بەڵێ سیناریۆیەکەم ئەگەر دۆناڵد ترامپ دەربچێت کامە سیناریۆەکەی زۆر لە وڵاتان لێترسن بەڵام هەندێک لە وڵاتانیش پێیان باشە ئەگەر سەرەتا لە کێشە ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە قسە بکەین بەتایبەتی پرسی فەڵەستین و لوبنان هۆی پەیوەندی بە ئیسرائیلەوەیە هەمومان زانین کە دۆناڵد ترامپ دۆستێکی لە مێژینە و دێرینی بنجامین نەتانیاهو هەیە نەتانیاهو نەک هەرەوەش بەپێی ئەو ڕاپرسیانەی لە ماڵپەڕەکانی ئیسرائیل ئەنجام درراوە بەش لە سا 68 دانیشتوانی ئیسرائیل پێیان باشە دۆناڵد ترامپ بێتەوە بە سەرۆکۆمار نەک تەنها لە ڕووی پرسی ئابووریەوە هەندێک پرسی تر هەیە زۆر گرنگە مەسەلەی فرۆشتنی چەک مەسەلەی هاوکاری بەردەوامی ئەمریکا بۆ ئیسرائیل مەسەلەی ڕوبەربوونەوەی تیرۆر مەسەلەی ئەمن و ئاسایش مەسەلەی دیبلۆماسی ئەمانە و ئێمە پێشتر لە ئیدارەی ترامپ بینیمان کە لە پڕێکا بڕیاری داوای هێزەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کشێنێتەوە بە ئەوەی کە ئەم کردی بە بڕیارێکی زۆر ئاسان
لەدایان ساڵی ڕابردووی کابینەکانی تران نەکراوە یەکسەر بینیمە وڵاتە عەرەبەکانی کەندا و خەلیج وڵاتە عەرەبەکان ئەوەی پێوترێ تەطبیع بە عەرەبەکەی هەستان بە ئاسانیکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل لەبەرەوەی ترسیان لێ نیشت کە چیتر ئەمریکا وەکو گارانتیەک لە ناوچەکان نامێنێتەوە بیان پارێزێ بۆی پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە. ئێستاش لەناوخۆی ئیسرائیلە پاڵچێکی زۆر هەیە پێیان خۆشە دۆناڵد ترامپ ببێتەوە بە سەرۆکۆمار لەبەرەوەی ترامپ ئەگەر هەم پەیوەندی نییە بە ترامپەوە پەیوەندی بە پارتی کۆماری لە ئەمریکا کۆمارەکان مێژوویەکی دەستێوەردانیان هەیە لە گۆڕینی ڕژێم لە تەدخلاتی سەربازی لە دەستێوەردانی سەربازی و عسکەری و گۆڕینی ڕژێمەکان باشترین نمونێش نمونەی عێراق بوو لە ڕاگەانی شەڕی دژە تیرۆر لە سەردەمی جۆرج بۆشە کوڕا کە شەڕی دژی تیرۆری ڕاگەیان ئەو هەمیشە ئەو کۆمارەکانن کە دەستێوەردانەکەن و سیاسەتی دەرەوەی ئەمریکا خۆی وایە لە حکومڕانی کۆمارەکانە زیاتر ئینتەڤێنشنیستە زیاتر لەگەڵ وایە دەستێوەردان بکە بە هێزی سەربازی و ڕەفتاری وڵاتەکانی تر بگۆڕێ بۆیە لە ئێستاە ئەم کێبرکەیە هەر پەیوەندی بە سیاسەتی ناوخۆی ئەمریکاوە نییە بەڵکو مەغزاکی زۆ قوڵی بە ڕۆژهڵاتی ناوەڕاستێ لەوانش مەسلەی ئێران مەسلەی عێراق مەسلەی یەمان وڵاتانی کەندا و تەنانەت تورکێش هاریس ئەهوانترە لە دۆناڵد ترامپ بەڵێ ئەتوانین بڵێن بەشێکی ئەم هەڵبژانە پەیوەندی بە خودی کەسایەتەکانەوەیە بەڵام بە شقوڵەکەی پەیوەندی بە دام و دەستگاکانی ئەمریکاوەیە لە مەسلەی هاریس کە نەرایەتی دیموکراتەکانەکە دیموکراتەکان زیاتر لەمیانی حکومڕێیانی خۆیانە ڕێچکەیەکیان هەیە پرۆچێکیان هەیە کە نەن ئینتەڤێنشنیستە واتە لەگەڵ دەستێوەردانی سەربازیان نییە ئەم ڕێچکەی دیموکراتەکان لەگەڵ ئەوەیە کە لە ڕێی دیبلۆماسی لە ڕێی دانوستانەوە فشار بکە بۆ بڵاوکردنەوەی دیموکراسی لە جیهانە بۆ ڕێزگرتن لە مافی مرۆڤ بۆ سەروەری یاسا بۆ ڕێزگرتن لە یاسانە دەوڵەتیەکان بەڵام بە پێچوانەوە کۆمارەکان ئەمە ئەیبینین هیچ حسابێک بۆ یاسانە دەوڵەتیەکان ناکەن مەسلەی ترامپ ڕای وەکو ڕایگەاندنەوە چۆن نەتوانێت لە ڕۆژێکا جەنگی ئۆکراینیا بوەستێنە بە ئەمان شێوەش ترامپ زۆر لەگەڵ ئەوەیە کە دان بەو ناوچانات بنێ کە ئیسرائیل داگیری کردوون هەر لە میانەی کابینەکەی ترامپا بۆ نمونە بەرزەکانی جۆلان دانی پێنرا کە پایتەختی ئیسرائیلی گواستەوە بۆ ئۆرشەلیم و ترامپ خۆی ئێستا لەگەڵ ئەوەیە کە تەنانەت هەموو دانیشتوانی غەزە لوبنان هەمیان دەربکرێن ئاوارە بگرێن وڵاتەکان وێران بکرێن بیان نێرن بۆ مسر بیان نێرن بۆ ئوردن بیان نێرن بۆ عێراق و هەموو ناوچانان دانی پیا بنێ اعترافی پێ بکە و باوەڕی بە سەروەری دەوڵەتی ئیسرائیلێ و هەمیشە پابەندیەکات و لە بانگەشەکانیشە بینیمان بەردەوام ئەیوێت بیبی کۆڵسمی بیبی یەسدەی کۆڵمیانی تان نازناوە کورتەکەی بنجامین ناتوانەوەی بەکارێناوێت پەیوەندێکی بەردەوامەمەیە و پەیوەندێکی شخصیان هەیە هەڵبەت ئەم پەیوەندی شخصیت تەرجەمە ئەبێ بۆ پەیوەندیکی سیاسی نێودەوڵەتی ئەویش لە هاوکاریکردنی ئیسرائیل بە چەک بە فشار پەیوەندیە بڵێن خوا بە خێری بژێڕێ ئێمە وەکو هاوڵاتیەکی کورد لە کوردستان و لە عێراقا هیوامان وایە چی باشە بۆ گەلەکەمان بۆ ناوچەکە بەتایەتی لە شەڕ و ئاژا و دەستێوەردان دوور بین بەڵام ناشی شارمەوە هەندێک جار لە ڕێگەی مفاجعەکانەوە لە ڕێگەی ئەو گۆڕانکاریانەوە هەر بۆ نمونە ئێمە ئەم هەرێمی کوردستانە کە هەمانە نەتیجەی ئەنجامی دەستێوەردانی کۆمارەکان بە لە گۆڕینی ڕژیمی سەدام گینامە حکوومەتێکی هەرێمی فیدراڵمان نەبوو این زۆر جار ئەتوانم بڵێم ئێمەش وەکو کورد پێویستە کا خوێندنەوەی خۆمانە بێ ئاگاداری دنیا بین و بزانین چی لە بەرژەوەندی وڵاتەکەمانە تەبەنی ئەو سیاسەتە پێم خۆشە هەر لەو قسەی خۆتەوە بیر و بۆچوونی خۆ ڕابۆچوونی خۆ بزانم پێ دوایە کامیان سەرکەوتووە بێ کارنامە و ئیشی کامیان باشترە بێ باشتر بۆ خودی ئەمریکایە بۆ وڵاتانی شێوەیەکی گشتی باباسکە بە بۆچوونی من کەمەلا هەریزەکە بێت بۆ بەسەرۆکۆم بڵێن ببێت بە بۆ یەکەمین جا ببێ بەسەرۆ کۆمار گۆڕانکاریکی ڕیشەیی وا ڕوو نایاستی پێ بکەین ینی بەڵام لە ئەگەری دەرچوونی ترامپە ترامپ کەسێکی ئیمپالسیڤە کەسێکە زوو تووڕابێ زوو هەڵەچێ و دەسەڵاتی ڤیتۆی هەیە هەرێک لە سەرۆ کۆمار ئەتوانێت تەنانەت دژی سیاسەتی حیزبەکەیشی بڕیاردا ینی ترامپ بەرژەوەندێکی ئابووری زۆری بۆ نمونە لە میانی کابینەکەی دەرکەوت لەگەڵ وڵاتان وەکو تورکیا بۆ نمونە لەو بەرژەوەندیە شخصیەی ترامپ لەگەڵ وڵاتی تورکیا بۆ کورد بازەکە یان لە ڕۆژاوە بینیمان لە کۆبانی و داگیرکردنیاندا لە ناوچەکان بە هەمان شێوە ترامپ یەکێکە لەو کەسانی
لە بەرەوەی پۆپیلیستە لە زۆر ناگەڕێتەوە دژی دام و دەستگا و مؤسساتیە تاکڕەوانە حەزی لەوەی حکومێکی تاکڕەوانە بکە جا ئەمە چەندێک بە قازانجی ئێمە و ناوچەکە ئەشکێتەوە ئەوە بێ لێگەڕێن بۆ ئایندە. دکتۆر پشتیوان فەرەج مامۆسای زانکۆ زۆر سپاس بۆ دەرفەتەکە بەرکت کێشە زۆر سپاس بۆ ئەوەی بینەرش. بەڵێ وەک لە گفتوگۆکەشە بینیتان لە ئەمریکا سیستمی براوەی هەموو واتە براوەکە هەمووی دەبات پەیڕەوەکرێ ئەم سیستەمە ڕخنەیەکی زۆری لێ دەگیرێت لەلایەن هاوڵاتیانەوەتە ئەتوانم ڕێژەیەکتان پێڵمەتە بە پێی ئامارێک لە 65 ئەو کەسانی کە لیاخود لە 65 هاوڵاتیان ڕایان لەگەڵ یاخود بیرروبۆچوونیان لەگەڵ ئەم جۆرە لە سیستەمایانی بەڵام هەردوو حیزبی کۆماریەکان و دیموکراتەکان ئەم بە پەسەند دەزانن بەوەی کە هەر ویلایەتێک نمایندەی سیاسەتی خۆی دەکات و سەرۆکیش بە پێی سیاسەتی هەر ویلایەتێک مامەڵە لەگەڵ ئەو ویلایەتانەدا دەکەن. دەمێت سەرنجتان بۆ شتێک ڕابکێشم وەکو لایەمان ئاشکرایە گوێدرێژ و فیل کامیان سەر دەکەون لە مەڵبژاردنەیە پرسیارێکی باو هەندێک کەس ئەو پرسیارە دەکەن بەڵام ئەمە لای ئەگەر کەسێک بوترێت لەوانەیە بە شۆخی تێبگا بەڵام بە هەڵە تێمەگەنە ئەمە سیمبولی پارتی کۆماریەکان و دیموکراتەکان لەو بارەیەوە راپۆرتێکمان ئامادەیە. گوێدرێژ و فیل لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئەمریکا کامیان سەر دەکەون. دەشێت ئەم ناونیشانە بۆ هەندێک جێگەی گومان و پرسیار بێت و بەپرسن گوێدرێژ و فیل لە هەڵبژاردنەکانی ئەمریکا چی دەکەن بەڵام بۆ ئەوانەی ئاگاداری مێژ و سیاسەتی ئەمریکا نامۆ نییە چونکە لە مێژە گوێدرێژ سیمبولی حیزبی دیموکراتەکانی ئەمریکایە مێژووی ئەم سیمبولە بۆ 1928 دەگەڕێتەوە کاتێک ئەندرۆ جاکسن بە نیازی خۆکاندیدکردن بوو نارەکانی سەرروکەللەیان بە گوێدرێژ دەچوان بەڵام ئەو گوێی بەوە نەدا خۆی گوێدرێژی کردە سیمبولی پارتەکەی و بانگەشی هەڵبژاردن لەو سەردەمەدا ڕەخنەگرانی سیاسی بە گاڵتەجاڕیەوە لە مانگاوەیان دەڕوانی چونکە گوێدرێژیان بە ئاژەڵێکی گەمژە و کە لە ڕەختەزانی بە پێچەوانەوە وەڵامی دیموکراتەکان ئەوە بوو کە گوێدرێژ ئاژەڵێکی زیرەک و سادەیە و زۆر متەواضعە بۆیە تێگەیشتن و هەڵسەنگاندنی ڕەخنەگرانیان بە گەمژانە دەزانێت. ئێستا با بزانین فیل چییە؟ فیل سیمبولی کۆماری خوازەکانە ئەوان لە ساڵی 1960ەوە کردویانە بە سیمبول و هێز و توانای حیزبەکەیان ئەویش دوای ئەوەی کە ئەبراهام لینکۆڵن 16هەمین سەرۆکی ئەمریکا لە هەڵمەتی بانگەشەکەیدا کردیە سیمبولی کۆماری خوازەکان کە بە مانای هێز و توانایی پارتەکەی بەکاری دەبێت بەڵام ئەم سیمبولە دوای ئەوەی کاریکاتۆریستی ئەمریکی تۆماس ناست کە خۆی کۆماری خوازێکی سەرسەخت بوو لە ساڵی 1974 کاریکاتۆرێکی بەناوی The Republican Vote لە ڕۆژنامەدا بڵاو کردەوە بە تەواوەتی وەک سیمبولی هێز و توانای کۆماری خوازەکان ناسێنرا گەرچی دیموکراتەکان فیل بە ئاژەڵێکی دەست و پێستی و گەمژە دەزانن بەڵام وەڵامی کۆماریەکان بۆ دیموکراتەکان ئەوەیە فیل ڕەمزێکە بۆ ئەو پەڕی توانە و هێزی پارتەکەیان. ئێستا هەڵبژاردنەکانی ئەمریکا بۆ ساڵی 2024 بەڕێوە دەچێت گوێدرێژ و فیل لە کێبڕکێدان هاریس نوێنەرایەتی سیمبولی گوێدرێژ دەکات و ترامپیش سیمبولی فیل هێشتا نازانرێت کامیان دەبنە براوەی ئەم هەڵبژاردنە. زۆر باش هەر پەیوەست بە هەڵبژاردنەکانی یاخود هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاوە لە پارێزگای هەڵەبجە لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەڵەبجە هاوڵاتیەک سندوقێک بۆکسێکی داناوە دەنگدانی داناوە و دەڵێت وەرن دەنگ بدەن دەیەوێت بزانێت لە پارێزگاکەیدا لە ئەنگرانی دۆناڵد ترامپ و کاملا هێرس کامیان سەرکەوتوو دەبن لەم بارەیەوە هاوکارمان عەلا ڕەمەزان راپۆرتێکی ئامادە کردووی با پێکەوە بینەری سێ هەدەفم هەیە هەدەفی سەرەکیم ئەوەیە
کە مانەوە نەمانەوە ئەمریکا وڵاتێکی گەورەیە وەکو خۆیان ئەڵێن گریت کانتری جا ئەوە کە گەورەیە و هەژمونی بەسەر بەشێکی زۆر لە وڵاتانە هەیە خەڵکی ئەم وڵاتانەش حتمما مافی ئەویان هەیە کە بیانوێت کێ بێ بەسەرەوەی ئەمریکا کێ نەبێ بەسەرەوە شتێکی سادێ ئەمە هاریسە ئەوە ترامپە کامیان یەک سەحی لێ دەست هاتوش لێرە صحیح بەڵێ بەڵێ دەست خۆش هابی کە ناوی وەرە بی کە ناوی نەکەوە دەقی بکە دەقی بکە دەقێکی تری بکە خوا ئەمە دوای کەمێک کەشەڵە هەروە بە شێوەیەکی شەفاف ئاشکرایەکە بزانین ڕێژەکە چۆنە ئەمە قوربان دوو خولەم لە میشەکەم خولی پێشوو هەڵبژاردن هەبوو لە بینی دۆناڵد ترامپ و جۆ بایدن ئەو بوو جۆ بایدن لە هەڵەبجا وەکو یەک وا بوون جۆ بایدن دۆناڵد ترامپ بەڵام ئەم جارە لە بینی دۆناڵد ترامپ و کەماڵە هاریسە بزانین بینرانی تۆڕی میدیای ئێستا وەکەمیشە بۆ هەواڵی گرنگ و بەپەلە چاوتان لەسەر تۆڕی میدیای ئێستا مژاری ئەمڕۆم پێشکەشکردن ئاسوودە